علی کەریمی لە بەڕێستەوە دەست پێ بکەم مژارەکان زۆرن مرۆڤ نازانێت لە کامیانەوە دەست پێ بکە باشوور بە تایبەتی قەیرانگەلێکی زۆر ڕووی تێکردو هەر لە موچە و هێرشی داعش و داگیرکاری تورکیا و زۆر شتی دیکە کە ڕێگنەکەوتن لە نێولایەنەکاندا مژارن لە ئێستادا بەڵام ئەوەی کە من پێم وایە کە سەرتۆپی هەموو کێشەکانە مەسەلەی داگیرکاریە داگیرکاری تورکیا دەستێوەردانی تورکیا وڵاتانی دراوسەیە کە لە هەرێم دەیکەن بەشێکی زۆری و قەیرانانەش بێگومان بۆ ئەوە دەگەڕێتەوە. هۆکار چییە لەم کاتەدا ڕژێمی تورکیا پێداگرە بۆ زۆرتر هاتنەناوە بۆ ناو باشووری کوردستان لەگەڵەوەشدا بۆچی پارتی دیموکراتی کوردستان دەبێتە هاوکاری ئەم ڕژێمە؟ پێشەکی سڵاو و ڕێز بۆ خۆت بۆ میوانەکان بۆ بینەرانی بەڕێزی سپێکتیوی ئیجازەم بدە منی شەر وەک تۆ لە پێشدا یادێک لە دۆستی بەوەفا و بەوەسی خۆم کاک مستەفای حەسەنە گەورە بکەم و دەستخۆشیش لە تۆ دەکەم کاکەندەرین کە ئەو بەرنامەیە پێشکەش بە ڕۆحی ئەو برا عەزیزەمان کرد کە بەڕاستی دەبێت لە حەق نەگوزەرەی یەک لە یەکەم ڕۆژشەمبیر و ڕووناکبیرانی ڕەخنەگری کوردستان بۆ کە لە زۆر دێر زەمانەوە ئەو پڕۆ لەسەر ڕەخنە لە دەسەڵات و لە گەندەڵیدا شووی نەداوە. یا ڕەبی ڕۆحی شاد بێت، هیوادارم کە ئیتر ئەو جورە خەڵکانەمان لە ئاو بە ئاسانی دەدەست نەچێ بە نەخۆشی کۆرۆنا. حقیقەت ئەوەیە کە وەکو خۆت لە پێشەچیدا باس کرد ئەو ڕۆکانە هەرێمی کوردستان بە تایبەت و هەموو چوارپارچەی کوردستان و بە تایبەتی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر دۆخێکی زۆر ئاستەمدا تێدەپەڕێت. کۆمەڵێک قەیران بە تایبەت ئەگەر ئێمە بین کە باشوور ئەوە چەند ساڵە بۆتە مەرکەزی جوڵان و خەبەر و باس و خەیرانەکان، ئەوە تۆ دەبینی کە باشووری کوردستان بەدەیان قەیرانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی لەگەڵ بەغدا سوزانم لەگەڵ کەمەنەتەوەکان لەگەڵ هەمووی ئەوانە خەریکە، بەڵام لە ناکاو دەبینین فیتی داگیرکەران بەڕاست داوا بڵم بێت شتێک دەکا کە کەس چاوەڕوانی نەدەکردە و وەختەیدا کە وەزە ئاوا خراپە دە وەختەیدا کە هیچ مبەڕیرێک نەبوو، هیچ یعنی ئەو مبەڕیرە هیچ و پوچەی پڕوپوچەی کە هێنایەنەوە پایە هێزی پێشمەرگە دەچێت بۆ زینی وەر بۆ کۆنتڕۆلی کۆرۆنا حەد زۆر مناڵانە و زۆر ئەوە ینی هیچ ئەوە نەبوو. حقیقەت ئەوەیە کە ئێمە هەروەک لەو دوو ڕۆژی ڕابردوو کەسایەتی وەکو کاک جەمیل بایەقی، کەسایەتی وەکو دۆڕان کاڵکان بێدوانیاندا لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان و لە سایتەکاندا. حقیقەت ئەوەیە کە لە سەد ساڵی ڕابردوو کورد سەرکردایەتێکی یەکگرتوو بە استراتیژ و ئەجێندایەکی سەربەخۆی تاکنێ نەبوو بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەی. حقیقەت ئەوەیە کورد کلیلی بە دموکراسیکردن و بە دموکراتیزەکردنی هەموو ناوچەکەیە. یعنی ئەگەر تۆ چاو لێ بکەی کورد لە ناو چوار دەوڵەتی زۆر سەرەکیدا دابەش کراوە و کێشەی لە چوار دەوڵەتی زۆر گەورە و استراتیژ و جیۆپۆلیتیکی وڵاتێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کردووە. یعنی کورد ئەگەر بەلایەک بگا، ئەگەر بە ئازادی بگا، ئەگەر بە دموکراسی بگا پێکەوە تێکەڵ کردوێتەوە و هەر وڵاتی ئێرانیش و تورکیاش خۆیان لە 90 میلیۆن و ئەوە دەدەن و کورد لە تورکیا ژمارێکی یەکجار گەورەی هەیە کە بە قسەی زۆر زۆر خۆی لە سەرەوەی 20 میلیۆن دەدا. لە ئێران لەوە وڵاتێکی ئاوا گەورە کورد نەتەوەیەکی سەرەکیە. لە عێراق کورد و عەرەب پێکهاتەی وڵاتێکی وەکو عێراقن. لە سووریاش ئەوە ئەینی شت کوردێکێک لە پێکهاتە
دیموکراتیزەکردن دەگەن بۆیە دەبێ ئێمە ئەوە تێبگەین کە دوژمنانی ئەو پرۆسەیە دوژمنانی ئەو خەتا کە کورد نەگاتە ئازادی یەکجار زۆرە ئەو دوژمنانە دەست بۆ هەموو شتێک دەبن دەست بۆ شەڕ دەبن دەست بۆ قەلاچۆکردن دەبن و تەنانەت دەست بۆەوە دەبن کە کورد لەگەڵ کورد بە شەڕ بدەن کورد لەگەڵ کورد ئەوە بکەن زۆریان تانک و تۆپ و تەیارە بەکارهێنا زۆریان زندانی و ئیعدام بەکارهێنا ئازادیەکانی دەوێت ئێستا هاتوون بەڕاستی زۆر زیرەنگانە خەریکن لە یەکترمان بەردەدەن خەریکن لەگەڵ یەک قەیرانمان بۆ دروست دەکەن ئەو مەسەلەی زینی وەرتێش ئەمن هەروای دەبینم ئەو تئۆرەی کە گوایە هاتن برادرانی بەشێک لە باڵێکی پارتی ئەوەی دروست کرد کە ئەوە ڕەنگە ئەمریکا بۆ خۆی بیهێوان ئەوانە بەڕاستی مەبڕۆری پروپوچن ئەمریکا شەرم نە لە تۆ دەکات نە لە من دەکات شەرم لە کەس ناکات بی هەوێ بێ ناوچەیەک بۆ ئەوەی کە پێش بە ئێرانێ بگرێت دەیگرێت دەچێت خۆی ئێرانە دەگرێت بڕێی من جارێ ئەمریکا نەگەیشتۆتە و قەناعەتەی کە ئێران لە ناوبەرێ یا ئێران بەربەست باشە بەغدا گرنگە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود زینی وەرتێ بەغدایان تەسلیم ئێران کردووە بە دڵنیایی جاوەنێ بەغدا ئەوەنێ عێراقیان بەو هەموو زەحمەت و چۆرەوەری و پارە سەرفکردنە گرتۆ تاوەتە بەبەستم ئەوەیە کە ئەوەی کە ئەو زینی وەرتێ دەگوزەرێ هەمان پیلانی داگیرکەرانە کە خەریکن چەند ساڵە هەر وەکو لە بەرنامەی جەلال عەبدوڵڵا ئۆجەلان خەریکی یەکێتیمەتەوەی بوون بۆ نەبوو لە هەمووی گرنگتر کاکەندریان ئەمێن بۆ خۆم لە 2013 لە هەولێرێ بووم کۆنگرەی نەتەوەیی بەڕاستی هاتە ئەوەی کە بگاتە حاصڵ بگاتە ئەوەی کە چێ ببێت بۆ نەیانهێشت حقیقت ئەوەیە ئێستا کونێش داگیرکەرێک بنیوی داگیرکەری تورک دوودانە حیزبی سەرەکی دەستیاندا دەستی یەکتر هەر لە مەسەلەی ڕێفراندۆمەوە بگرە هەر لە مەسەلەی کۆنگرەی نەتەوەیی لە 2013ەوە بگرە کە ئەو دوودانە حیزبە فاشیستەی تورکیا بە هیچ قیمەتێک ناهێڵن کە بۆنی ئازادی بۆنی دموکراسی لە کوردستان بێت ئەو پلانی زینی وەرتێش بەداخەوە پێشی ئەم پیلانانەی دەوڵەتی داگیرکەری تورک ئەگەر کورد بۆ خۆی وریابێ زۆر بە ئاسانی دەگیرێت بەڵام بەداخەوە دەناو خودی ماڵی کووردا پیاویان دروست کردەوە خەڵک خۆیان دروست کردەوە سیفڕیان دروست کردەوە باش ئەلبەتە کاک عەلی پاشا من لە بەڕێزت دەبرسم هۆکار چییە بۆ نمونە پارلای کاک عەلی کەریمی کاک عەلی پێشتر لە بەڕێستم پرسی ینی لە ئێستادا مرۆڤ دەپرسێت بانگەوازی زۆر هەیە بانگەوازیەکان هەمویان ئاڕاستەی پارتی دیموکراتی کوردستان ئەو دەست پێشخەر بۆ لە هەڵگیرسانی ئەم بەزمەی لە زینی وەرتێناویەتیەوە بۆ گوێبیز نابێ بۆ لەبری ئەوەی کە هێز بەرێتە زینی وەرتێ بۆ هێز ناباتە قەرەچووک لە پاڵیە لە هەولێرەوە تا داعش دەیسووتێنێ وێرانی دەکات لە کەرکووک لە داقووق لە خانەقین ڕۆژانە ئێمە بە تایبەتی لە مەفتەی دواییدا گوێبیستی چەندین تاوانی قێزەونی تیرۆریستی داعش بوون وڵای کاکەندریان بەمە تۆزێک لەگەڵ لەو تەلەڤیزیۆنەی ئێوە لەو تریبونەی ئێوە ڕاستی من هەمیشە خۆم بە قەرزداری خەڵک دەزانم کە لەگەڵیان سەرڕاست و شەفاف بم چم لە دڵدا هەیە چیم بە مێشک دروستە پێیان بڵم حقیقەت ئەوەیە کە با ئەمە ئەولا نەکەین داگیرکەری کورد هەمیشە و دایم حەولی داوە کورد نەبێتە هیچ هەر لە حەربی عالەمی یەکەمەوە کە وڵاتی عوسمانی تێکچووە داگیرکەران لەسەر خەت بوون بۆ ئەوەی کە بە هیچ شتێک بە هیچ قیمەتێک هەر وەکو لە پرسیاری پێشوودا ئەرزم کردن نانەوێ کورد بێت ئەوە زۆر باشە ئەوە حەقی خۆیانە ئەوەی نەوێ دابنێ دوژمن لەگەڵ من چی پێخۆش بێ دەیکا بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوەی کە دەبێ پێشی پێبگرێ خۆمانی کاکەندەرێن کورد و کرمانجی لەناو کووردا ئەمە بە درێژایی ئەتۆ باڵم بگەڕەوە 64 کە کوردیان لەت کرد بە باڵی جەلالی و مەلایی و ئەبە و شێوەیە شۆڕشێکیان هێنا بنیوی شۆڕشی ئەیلول کە بەڕاستی نەکبەتی بوو بۆ میلەتی کورد ماڵ وێرانکەری بوو بۆ میلەتی کورد تو ئەگە سیر بکەیت تەواوی ئەم نەکبەتیانەی کە بۆ میلەتی کورد هاتووە
هەزاران دانە دەتوانم بژمێرم لە ئیعدام لە سجن لە تەعەدای کسانمان لە کیمیابارانمان لە ڕاجۆستنمان بەڵام قازانجەکان بابین بژمێرین دەڵێن مەسەڵەن ئەزمموی 27 ساڵەی هەرێمی کوردستان پێم ناڵێن ئەو ئەزممونە چیە کاکە حقیقەت ئەوەیە کۆمەڵانی خەڵک باش تێدەگەن بەڵام بۆچی قسە ناکەن بە یەک هۆکار ئەویش ئەوەیە کە لە دنیادا مەعمولەن ئاوایە کە تۆ خەڵکت جیرۆدەی خۆت کرد کە خەڵکت ئەوە کرد کە محتاجی تۆ بێت ئێستا تۆ مەسەڵەن بزانە ئەو مەسەلەی مەعاشە بۆچی وا لە مەعاش دەکەن بۆ ئەوەی کە هەمیشە و دایم کۆمەڵانی خەڵک بیریان لە لای وان بێ محتاجی وان بن و هەمیشە و دایم نەکەن ببزۆن نەکەن ئەوەی کە اعتراض بکەن نەکەی ئەوەی کە ئەوە بکەن بەدەیان جار ئێمە بانگەوازی ڕێپەیوان و ئەو جوونەشتانەمان کرد لە هەرێمی کوردستان نایکەن خەڵکەکە بووە خەڵکەکە دەڵێ وەڵا کامێرای لێیە مەعاشم نادەنێت چم لێ دەکەن چم لێ باشە خۆ ئێستا مەعاش نەماوە کاک عەلی یانیەوە 4-5 مانگە کاگازاد لە باشوورە ئاگادارە مەعاش نییە بەڵام هەی ئەو بنەماڵەیە هەبن با بە شەفاعتی پێیان بڵێم باشە کاک عەلی با قسەیەکی دیکەش بکەین باشە ئەم بنەماڵە با بنێنە لاوە لایەنەکانی دیکە بۆ یەک ناگرن لایەنەکانی دیکە بۆ نایکەن ئێمە لە مەسلەی پارێزبەندیا لە پەرلەمانی کوردستان بینیمان پارتی چۆن ڕەفتاری کرد بۆ لایەنەکانی دیکە یەکیان نەگرت و نەبوونە هێز یا ئێستا بۆ نابنە هێز لە بەرامبەر هەژەمونی پارتی کە هەژەمونێکە داگیرکەرانە ڕاستەیەکەن بۆ گلەی لە پارتی بکەین هەندێک من هیچ داناپۆشم بۆ هێزەکاری ساحەی کوردستان بە هەر پارچەی کوردستان بەڵام ئەوان ئەگەر هەڵە دەکەن ئەوان ئەگەر ڕێگایەک خواردەڕۆن ئەمە هەمووی ممکنە ئەوە دەبێت هیچ ئەو شتێکی سەیرێکە من لە حیزبەکەی خۆمدا سیاسەتێکی هەڵە بکەمەوانە بەڵام ئەوەی کە ئەمن بێن بە ئانقەس بە دیاریکراوی بە کێگیراوی دوژمنی کورد بم کرێگیراوی دەوڵەتی کورد بم دەوڵەتێکی داگیرکرد بم ئەوە نابەخشێت دەبێت ئەو ڕۆکانە بەڕاستی بە تایبەت هێزێکی گەورەی پەکەکە کە لە وڵاتێکی وەکو قەندیلە سەر بە باشووری کوردستان دەبێت زۆر چاک ئاگای لەوەی بێت ئەمن تێناگەم بۆچی سەرکردایەتی پارتیا بڵم باشتر بڵم بارزانی لەوەتی ئەمن لەو بیرم دێ لە 35 ساڵی ڕابردوودا کوردی ئێرانی بەوە سەرکوتکوتی کاکە من خەباتم هەیە جارێت تۆ دایخە کوردی تورکیا بەوەی کاکە من خەباتم هەیە تۆ دایخە کاکە من دەوڵەتی کوردی دادەنێم ئەتۆ دایخە و بێ دەنگ بە تورە کاکە بەسە ئەمە ئەو دەوڵەتی کوردێ بە پشتیوانی حیزبێکی وەکو ئاک پارتی یا مەهەپا مستەحیلە دروست بێت هەر وەکوەی کە 2 ساڵ لەوە پێش لە ڕێفراندۆمەکەدا دیتمان ئەوەی کە لە هەموو کەس زیاتر بربەرەکانی ماڵی بارزانی کرد دژایەتی کرد لەگەڵ متحیدی خۆی ئەکە تۆ بزانە ئەم سەرمایە گەورەیەی کە بنەماڵەی بارزانی لە ناو خاکی تورکیادا سەرمایە گوزاریان کردووە بەڵام تورکیا پێش ئێران و پێش ئەمریکا و پێش هەموو وڵاتەکانی دیکە ئاوا هەڕەشەی لێ کرد کە دەوڵەتی کوردی نەیە ڕێفراندۆم نەکەن کەوا بێت بیری هەموو کڕیوە ئەخر ئەو ڕۆشنبیرەی کە دێن لەسەر تەلەڤیزۆنەکە دەڵێ کاکە لە 25 مانگی دەوڵەتی کوردی پاسپۆرت و دەکلیفاندایە دوایە وەک بەرزەکی بانە نەکەس نەی دەپرسێتەوە ئەرێ کاکە تۆ بۆ هاتیە و خەڵکت جێلان ئەرێ کاکە تۆ بۆ هاتیاوە خۆڵ بە چاوی خەڵکدا کرد ئێستاش پێت دەڵێم مەسەلەی زینی وەرتێ نەکێشەی کورد دروستی کردووە داگیرکەری کورد بەدەستی کورد دروستی کردووە بۆ چونکە دەوڵەتی تورکیە نەیشاردۆتەوە دەوڵەتی تورکیە گەورەترین کێشە لە شیعار و لە دروشمەکانی پەکەکەدا دەبینێ کە داوای دموکراتیزەکردنی ناوچە دەکات کە داوای فدرالیتی دموکراتیک دەکات کە داوای ئەوە دەکات کە سیستمێکی نوێی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت چێ بکەین بۆ ئەوەی کە ئەگە ئەو سیستمە لە کوردستان چێ بوو چوار دەوڵەت بە دیموکراتیزە دەکرێت بۆیە ئەم دوژمنانە بە هەموو توانای خۆیانەوە
سیخۆڕمان تێدا دروست دەکەن بەکرێگیراومان تێدا دروست دەکەن و ئەوەی کە پرسیارەکەت بۆ ئەوانی دیکە دەنگ ناکەن بەڕاستی لە بێکفایەتیە یا لەبەر ئەوەیە کە زۆر باشە کاکە پارەکە یەکجار زۆرە ترس و تۆقانەکە زۆر زۆر باشە